بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێک دەکەین لەوانە گەڕانەوەی وەفدی هەرێم بە بێدەنگی بەبێەوەی کە ئەنجامی گفتوگۆکانیان ڕابگەێنن لەگەڵ بەغداد وەفدی هەرێم لە چەند ڕۆژی ڕابردوو ڕۆشن بۆ بەغدا و گەڕاونەتەوە بەڵام هیچ لێدوانێکیان نەداوە لەبارەی ڕێکەوتن لەگەڵ بەغداد لەسەر موچە لەسەر هەمواری یاسایی بوجە هەروە باز لە مەسلەی موچە و بربەستەکانی بەردەمهێناردەکردنەوەی نەوتێرێ هەروە بڕیارەکانی دادگای فیدراڵی هەڵبژاردن و بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر پەرلەمانی عێراق و سەرۆکی پەرلەمان و بڕیارەکانی داهاتوشی دەکەین لەگەڵ بەڕێز عەدنان عوسمان پەرلەمانتاری پێشووی کوردستان سەرم پرسانە دەکەین کاکعەدنان بەخێربێن سوپاسیان دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم وەفدی هەرێم لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەغدا بوو گەڕاونەتەوە بەڵام هۆکاری چییە کە شەفافەتێک نییە لەو دانوستانانە هیچ لێدوانێکی فەرمی نادرێ کاتێک وەفدەکان دەگەڕێنەوە بۆ خەڵک ئاشکرا ناکرێت لەسەر چی ڕێکەوتون ڕێک نەکەوتون والله هیجا کاک حەکیم ینی ئەوەی علاقی بە وەفدەکە و بە گفتوگوکان و ئانە بێت لەوانەیە ئەمە بەشێک بێت لە تەڵسمێکی زۆر سەیر و سەمەرە کە نازانم بڵێم ئەم بەڕێزانی کە ئێستا بەشدارن لە ئەم دانوستانە ماوەیەکی تر ئەگەر وازن لە کارەکانی هەنا و بیرۆرەکانی خوانە نووسیوە ئەم تەلسمە ڕوونکەنەوە ینی با بڵێن ئەم مەتەڵا بۆ خەڵک ڕۆشنکەنەوە کە ئەڕۆن بۆ بەغداد چی ئەڵێن چی ئەکەن لەو دانیشتانە چی ئەوترێت تەڵەباتی بەغداد چییە داواکاری ئەمان چییە چی ئەرکیانە چی واجبیانە یعنی ئەم مۆزوعانە هەمووی بەوە هەموویش کورت کراوەوە لە 700 ملیارە ئەم 700 ملیارە ئەگات ناگات بە چەند وەجبە ئەگات و چەند ئیناکە بەڵام کرۆکی گفتوگۆکان و ئینەکان ئەمە دیوێکی تر من پێم سەیرە ینی ئەمە تۆ بەشێکی لە عێراق ینی ئەم هەرێمەی ئێمە بەشێکە لە عێراق و بەشێکە لە دەسڵاتی فیدرالی عێراق و ئەسڵەن پارتی پێشماوەیەک وەکیل وەزیرێکی بۆ خۆی وەرگرتووە لە وزارەتی دارایی عێراق ینی کەسێکیان داناوە لەوێ کە وەکیل وەزیرە و نوێنەری پارتیە و نوێنەری تەقریبەن بنەماڵەشە لەوێ شکە ئەوان دەستنیشانیان کردووە تەنانەت بۆ نەوتیش یەکێتی لێرانە کەسێکی ناردۆڕەویش سەر بە بنەماڵەیە لەوێ وەکیل وەزیری وەزارەتی نەوتە یعنی تۆ ئەمە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتێکی ترە مفاوەزات ناکات لەگەڵ تورکیا نایکات لەگەڵ ئێران نایکات لەگەڵ عێراقەکە تۆ خۆت لەوێ ینی ڕۆڵت هەیە نەقشت هەیە نوێنەرت هەیە کەست هەیە بەشداری لە حکوومەتەکە ینی ئەمە ینی شتێکی زۆر سیر و عجیب و غەریب وانەیە دوای ئەوە ئەمە بەلایەک لە لاکەی تریشەوەیە کە ساڵانێک ئەم گفتوگۆیەکەن یعنی ئێستا ئەم ماوەیە سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیرەکانە پێشتر سەرۆکی هەرێم لەگەڵ کۆمەڵی خەڵکاوانە سەرۆکی حکوومەتی فیدراڵی با بڵێن دێ بۆ هەرێمی کوردستان دانیشتن چەندین وەفد و ئەوانە ئەڕۆ ئەمە چییە مفاوەزاتی فەڵەستین و ئیسرائیلە ینی چییە مۆزوعەکان بۆچی ناگەن لە یاسای بوجە کە مەفروضە جێبەجێ بکرێت و ینی کێشە نەمێنێت ئەم دڵە ڕاوکەی خەڵکی کوردستان و موچەخۆری کوردستان نەمێنێت لە یاسای بوجە وازەحە ئەرکەکانت چییە حقوقانت چییە مافەکانت چییە مافەکان دیاری کراوە ئەرکانیش دیاری کراوە هەرێمی کوردستان لە 2004ەوە تقریبا کە یاسای بوجە لە عێراقا جێبەجێکرێ و بە دەرەجەیەکی شەتوانم بڵێم لە 2008ەوە کە کۆمەڵێک شەڕدانراوە شەرتی پیاچوونەوە بە داهاتی هەرێمی کوردستانە شەردانراوە لە یاسای بوجە تا ئێستا بەردەوامە ئەو شەردانە هەرێمی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان کوتەوەرەقێکی بۆ عێراق نەناردوو ئەو شەرتانەی جێبەجێ نەکردو کەڵەکە بووە ئێستاش نازانین یان نازانین ئەم کەڵەکە بۆی جارانە یان ڕاستێکی کاک حەکیم ئەمە نهێنیەکی زۆر گەورەیە و ئێستا ئەمە یاریکردنە بە قوتی خەڵکی کوردستانەوە ینی خەڵکی کوردستان بۆچی بەردەوام کە کاتی موچە دێت لە قەلەقی ئەوە بێت و خەڵک دوای ئەوە وەفد بووە بەعنی حکمەتی چوونی وەفد چییە تۆ بۆ 700 ملیارە مەفروضای اتفاقت کردووە مەفروضای یاسای بوجە پێکەوە بەڕێکەوتن هەموو لاتان ئیمزاتان کردووە و ئینتان کردو بۆچی بۆ هەموو موچێک وەفد بڕوە ینی ئەمە چ منطقێکە لە کوێی عالەما هەیە لە کوێی بەشەریەتە هەبووە بۆ وەرگرتنی موچە کە تۆ بەشێکی لەم عێراقا و حقوقت هەیە و مافتەیە و لە بەغدای یەک دنیا پۆست داگیر کردووە تا دی هەموو ڕۆژێکیش پۆستێکی تر وەرەگرن وەفتی بۆ چییە من تێناگەم وەفتی بۆچی وەفتی پێ دوای دەبێوانێت کە لە بەغدان لە وەزیرەکان لە بریکاری وەزیرەکان دەسەڵاتیان پێ بدرێت لەوێ ئیشەکە چارەسەر بکرێ چۆنی سەر کۆمارە پەرلەمانتارەکان کورد یعنی جارە وەکیل وەزیر و نوێنەری کوردە لەوێ بەنەرایەتی کورد نێراوە بۆی بەنەرایەتی حزبی کوردی نێراوە بۆیە ڕۆڵی چییە لەوێ ئیشی چییە یعنی خۆ مەفروض پاشان تۆ خۆت هەر هەرێمەکە بەشێکە لە دەوڵەتی عێراق
بەشێک لە پەیکەری دەوڵەتی عێراق لەسەر کۆمارە بیگرێت تاکو خواردەوە خەڵکت هەیە لە فەڕاشەکانەوە بیگرێت تاکو هینەکان خەڵکت لەوێ ینی دوای ئەوە من مەسەرەکەەوە نییە تەنها کە تۆ خەڵکت هەیە لە بەغدا ئەمە مەفروزە نوێنەرایەتی بکەن تۆ چەندین وەفد ڕۆشتووە وەفتی باڵا و گرنگ و ئانە ڕۆیشتووە ینی ئەم وەفدانە ئەگەر هەر ڕۆژە سانتیمەتری ڕۆژبێتنی پێشەوە ئێستا کیلومترێک بڕابوو ینی وە نیە گەشتێکی هەموو جارێک کە ئەڕۆن و بە حەپەسانەوە دێنەوە وەکەوەی لە خاڵی سفرا بن بەردەوامە مۆفدەیمە لە خاڵی سفرایە بەردەوام کە لە بەغدا دێتەوە هەستەکەی لە خاڵی سفرای هەمووشی لەسەر چی کۆبەتەوە لەسەر 700 میلیار 700 میلیار مەفروض وایە لە دەرەوەی هەموو گفتوگۆکان بێت ینی ئەمە استحقاقی هاوڵاتیە موچەخۆرە ئەمە لە دەرەوەی مفاوەزات و گفتوگۆ شتی تر حکوومەتی عێراقی مۆزوعێکی دیاریکراوی تری هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە مافی لای هەرێمی کوردستانەوانە کرێ بە شێوازی تر قسەی لەسەر بکرێ بەڵام ئەم 700 میلیارە جگە لە موچەی موچەخۆران هیچی تر نییە ینی ئەمە فوزای بریێ شەفافیت ینی شەفافێتێک ئێستانیە هەرچەندە ئێستا بەرپرسانێرێن دەڵێن هەموو وەرکانی خۆمان جێبەجێ کردو بەڵام چینەوەرکانە چین بۆ نمونە بڵێن نەنەوت لەسەر نەوتە ئێستا ڕێکەوتون نە لەسەر داهاتی کەس نەیزانێت کاک حەکیم ڕێک نەکەوتون و دەڵێن ئەرکەکانی خۆمان جێبەجێ بامان شێوە شەفافێتێک نییە وەک باسم کردەوە مەگەر ساڵانێکی تر وەکو هین وەکو ئەوە بیرۆریەکانی خۆیان بنووسنەوە و تەفاسیلەکانمان پێ بڵێن ئەگەر ملاحظاتیان نووسی بێ شەوانەکە گەڕێنەوە بۆ ئوتێلەکان ملاحظاتیان نووسی ئەوان بەوڵک ئەدا کەس نازانێت ئەم مفاوضاتە لەسەر چییە ئاسا هەر مفاوضات بۆ پرسە ئەسڵەکەەوەی کە مفاوضات بۆ ینی تۆ مفاوضات بۆ 700 میلیار نابێ مفاوضاتی لەسەر بکرێت 700 میلیار وەک باسم کرد حەقی موچەخۆرە چونکە ڕێک هەمووی ئەدرێ بە موچە باقی پارەکانی تر پارەی تر لای بەغدایە مەفروض وایە لەسەروی ئەو 700 میلیارەوە شتی ترت بۆ بێت شتێکی تر بدەیت ئەوان ئەو کرێ مفاوضاتی لەسەر بکرێن بەڵام مەفروض نیە 700 میلیار مفاوضاتی لەسەر بکرێن بەس زۆر خەنشێ ئەوانەی کە بڕیار بەرەستن ڕاستە یەک دوو سەدانی پێشتر هەبوو بەس کەم دەڕۆن بۆ بەغدا یعنی تا لە هەندێک ڕاگەیان وە باسکراوە وەفدەی کە دەڕۆن بەغدا دەوێت دوای هەر کۆبوونەوەی پێویستیان بەوێت تەلەفۆنێک بکرێ دەکرێت بەم شێوەیە یعنی ئەگەر بچن بۆ گفتوگۆش نابێت خاوەن بڕیار سەبەنەوە سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر و سەرۆکی هەرێم ڕۆشن بۆ دووبای سەدانێک بۆ بەغداد ڕاست خۆی وازم هەر لە بەرنامەی جەناب چێ باسیەوەمان کردن بۆچی کەسە یەکەمەکان ناڕۆن ینی کەسە یەکەمەکان ناڕۆن ڕۆشتن و لە بەغدا و مژدەشیاندا سەرۆکوەزیران لەگەڵ جێگرەکەی ڕۆژ سەرۆکی هەرێم ڕۆژ ینی مژدەشیاندا بە خەڵکی کوردستان کە ئەوە کێشەکانینە هەموو جارێک باس لەوە کێشەکان چارەسەر کراوە لەگەڵ بەغدا و تەواوانە بەڵام دوای 2 هەفتە 3 هەفتە دیکە مۆزوعی 700 میلیارەکە دێتە پێشەوە جارێکی تر ئێمە وەکو یاریەک جاران هەبوو حەیە دەرەج نازم ئەگەر یاریت کردوێ یانە خۆشم لە بیرم نەماوە بەڵام ئەگەیتە خاڵی سەرەوە گەیتە 99 بە قودرەتی قادر دێتەوە سەر سفر ئەم هەرێمی کوردستان هەموو جارێک لە مفاوضات لەگەڵ بەغدا ئەگەنە خاڵی 99 نازم ئەو یەک خاڵت چیەوە لە 99 جارێکی تر دێتە سەر سفر ئەڵێ مربعی ئەوەل مربعی یەکەم بەردەوام باشە سەرۆکوەزیران ڕۆیشتووە جێگرەکەی ڕۆیشتووە خەڵکی تر ڕۆیشتووە پێکەوە ڕۆیشتوون باوشەکەن بە یەکاو پێ ئەکەنن لەگەڵ یەکاو ئەڵێن کێشەکانمان حل کردو بەڵام دواتر کە مۆزۆ دێتە پێش تەماشاکە یەک هەنگاوەک باسم کرد سانتیمەتری نەڕۆشتە پێشەوە لەو کاتێککە بەرز دەڵێن لە مانگی چوار شەڕ بوو لە سەرەوەی کە کێ دەستکەوتی ئەو ڕێکەوتنەی بەخشراوە فاقی نەوتێکە کرا ئەو کاتە هەر کەسێ و دەیوت هی منە بەڵێ ئێستا هەرواکەن ئێستاش هەر تروسکایەکی ئەوە هەبێت کە پارەکە بگاتەوە هەرێمی کوردستانیان موافقەیە کرابێت ئەو شەوە 20 تەسری حەبینی کە بەهیمەتی فلان کراوە بەهیمەتی کاک فلان و بەهیمەتی ئەوە کراوەوانە کراوە ینی قوتی خەڵکی کوردستان بۆ بە یاریەکی زۆر قێزەون و ناشرین چکە تۆ کاڵی قوتی خەڵکی کوردستان بێ حسابی ئەوکە حسابی مناڵ بکەی حسابی نەخۆش بکەی حسابی پەککەوتە بکەی حسابی دنیایەک کەسێ بکەی کە هیچ دەرامەتێکی تریان نیە جگە لەم پارەیەوە ئەمە مافی خۆیانە بەرامبەر بە ئیشێکە ئەیکەن بەرامبەر بە جوهدێکە ئەیدەن بەرامبەر خزمەتێک بە کۆمەلگا و بە دەوڵەت و مؤسساتی دەوڵەت وانە ئەەکەن سەری مانگ مەفروض وایە موچەیە وەرگرن بەبێ هیچ کێشەیەک ئەم معزڵەیە لە کوردستانان من نازانم تۆ سێرشی بۆ بکە لە گۆگڵ نمونەی نبینیت بابەتی موچە بابەتی ڕاگەاندن بێ بابەتی هەواڵ ساڵە ینی ئیشی لەسەر دەکری هەڵی کاک حەکیمەوە بێڕێزیکردنە بەرامبەر بە هاوڵاتی کوردستان چکە لە بێڕێزیکردن ینی من بۆ منە بەرامبەر منش لە شوێنی ئەو وەزیر و ئەو بەڕێزانە بم قەت ناڕۆم بۆ بەغداوە وەفد نار نەخێر بە هیچ شێوەیەک
بڕێ بۆ بەغدا بۆ مناقەشەی 700 ملیار نییە 700 ملیار وەک باسم کرد نابێ مناقەشە بکرێت چکە ئەمە ئۆتۆماتیکیەن ئەچێتە گرفانی هاوڵاتیەوە هیچی زیاتری نییە بۆ موچەیە ینی موچەی خەڵکی کوردستان ئەو پارەی و زیاتریش پێویست دەکات ینی ئەمە تۆ بڕێ بۆ مفاوضات بۆ موچە ینی چ منتقیتیایە وەزیرێک لە بەغدا عقلی پێی هینی نەکرد موچەکەی نەنارد ینی هاوڵاتی کوردستان وەکو ئەوی کە بینێن من چەند مانگە ینی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران لە چم عەزاب و معاناتێکدان ئێمە چ منطقێکە ئەمە چ حکومداریەتێکە ئەمە چ نوێنەرایەتی کردنیەکە و ئەمە چ پەیوەندیەکە کە لەگەڵ بەغدا هەتا ئەمە چ بەغدایەکە کە تۆ بۆ استحقاقاتی خۆت هەموو جارێ بێ بڕۆی تەکلیف بکەیت و ڕژا بکەیت و تکا بکەیت و وەفد بنێریت و ئەمانە بکەیت وڵڵا من تێناگەم ئەم حکومداریەتی ناگەم ئەم شراکەتە لەگەڵ بەغدا تێناگەم ئەمە بە چمە بەستێکەوە ینی بۆ چمە بەستێکە ئەگەر بۆ مەبەستی خەڵکی کوردستان و موچی خەڵکی کوردستانە ئەوها ئیدارە نادرێ ئەم مەلەفە ئەوها ئیدارە نەدرێ و پێشمان ئەوە مەفروض وایە بە خەڵکی برێن مؤتەمەری صحفیەکەن ئەڵێن گەیشتێتە زۆربەی نەکەڕێک هەر وەکو ینی تەشبیه نەبێت وەکو کاتی شەڕی ناوخۆ تۆ گەنجتری لەوانەیە لە بیرت نەبێت نەوەتەکانوانە لە کاتی شەڕی ناخۆش هەر وایانەوت کوڕی گەنجی ئەم وڵاتە ئەکوژرا دایک ژەرگسوتاوە بوو بەڵام ئەیانوت کەەوە گەیشتون بە نەتیجە و خەریکەگەن بە نەتیجە و ڕێکەوتون و خەریکە ڕێکەکەوتین ئەوانە ئێستش نەمانزانین لەسەر چی خلافەکان لەسەر چی بوو لەسەر چی ئەم شەڕیان دەست پێ کرد و دواتریش گەیشتن بەچی نتیجەکەی چی بوو و لەسەر چی ڕێکەوتن کەس نەیزانی ینی ئەمەی لەگەڵ بەغداش هەموو جارێک مؤتەمەرێکی صحفیەکەن و دوای نازانی لەسەر چی ڕێکەوتن باشە ئێستا باس لە موچەی ڕاستە و خۆش دەکرێت موچە بەغدا بیدات ڕاستە و خۆوەندێک بە مەترسی دەزان سەرنجی بەڕێز چیە لەسەر هیچ مەترسیە نە بە پێچەوانەوە ینی بە پێچەوانەوە هەندێک شتەکرێت لە ئێستا ینی هەندێک شتەوترێت کاک حەکیم بەشێکی بەهینە ینی با بڵێن لە چوارچەوەی ئایدۆلۆژیای کوردایەتی ئەوەی کە پێوتری کوردایەتی کوردبوون جایە کوردایەتی جایە کوردایەتی کاڵایە کاڵایەکە و یاریکردنیەکەوانە بە بازرگانی پێکرێ بەڵام کوردبوون و خزمەتکردنی نیشتیمانی خۆش و خۆشەویستی نیشتیمانی خۆت و خۆشویستی میلەتەکەی خۆت مۆزوعێکی تر ئەمە شتێکی پیرۆزە لە ناخ دڵی هەموو ئینسانێکە مەفروضە هەبێت لەم سەری دنیا بۆ سەری دنیا ینی ئێمە من لە پەرلەمانی کوردستان بووم لە لژنەی دارایی بووم هەموو ساڵێک پێش ئێمە تقریبان چەند ساڵێکیش دوای ئێمە هەموو ساڵێ بودجێ هەرێمی کوردستان لە بەغداوە هات ئەو 70% چییە کاتی خۆی 70% هەرێمی کوردستان بەبێ ئەسڵەن بەبێ مناقەشە حکومەتی عێراقیدا خود زانی کاتی خۆی وەزعی بەغدا خراب بوو هەرێمی کوردستان تا حدێ مسەیتر و تر و یەکگرتووتر و ئەوانە بوو یەکێتی پارتیش برابەشیان کردو 70% بینەکە بەبێ مناقەشەی لە ساڵانی دواتر 2012 مناقشەی تێکەوت و هەندێک مەرجەکانیان قورستر کردەوە بەسەر هەرێمی کوردستان و داوایان کرد و هیچی جێبەجێ نەکرا ینی هەموو ساڵێک لە یاسای بودجێ عێراقیە ئەڵێ هەرێمی کوردستان ئەبێ لەگەڵ ینی دەستگای دیوانی چاودێری دارایی عێراق ئەبێ تدقیقی مەصروفات و داهاتی حکومەتی هەرێمی کاکە ئەمە حەقە ئەمە حەق عێراقی بە سەروەری هەرێمەوانەوە نییە سەروەری چی تۆ بەشێکی لە عێراق بەشێکی لە عێراق و بەشێکی لە مؤسساتی عێراق ینی تۆ دەوڵەتێکی سەربەخۆنی بڵێ من سەروەرەکەم پێشێ دەکرێت تۆ خۆت ڕۆیشتوی بە قاچی خۆت ڕۆیشتوی یەکێ لە سەرکردە گەورەکانت ناردۆ کردو بە سەر کۆماری عێراق و بەردەوامی شەڕ لەسەر سەر کۆماری عێراقیەکەی بەشێکی لە عێراق بەشێکی لە دەوڵەتی عێراق کەسەنێریەکەی بە جەگری سەرۆک وەزیران کەسەنێریەکەی بە وەزیرەکەی بە جەگری سەرۆکی پەرلەمان و ئەمانە ئەم قسە هەلە قومەلەقە چییە کە تۆ پێ دوابێەوە پێشێلکردی سەروەریە دیوانی چاودێری عێراقی مؤسسەیەکی فیدرالیە ئەبێ تدقیقی مەصروفاتی هەرێمی کوردستان نەیان کردووە ڕێگەیان بە دیوانی چاودێری نەداوە تا ئەم ساتە وەختە تدقیقی ئەوانە بکە وەک باسم کرد کاتی خۆی لە 2005 و 6 و تا ئەگەیشت تقریبان تا ئەوەی کە عبادی کردی و بڕینی موچەکەوانەوە لەگەڵ مالیکیە 2015 بەردەوام 70% صافی بودجێ بودجێ عێراقی بۆ هەرێمی کوردستانە دوای استقطاعەکان لە ئەوەی حاکمە و سیادی ئەوانە هات بۆ کورسە کەسیش باسی کوردایەتی و نەتەوایەتی و ئەوانەی نەکرد ینی ئەمە مۆزوعێک نییە کە تۆ پێت وابێ ئەمە بەشێک لە سەروی بەشێک لەو کێشانەی کە ئێستا هەیە تاوان منیش وەکو کوردێک وەکو هاوڵاتیەکی ئەم هەرێمە پێم خۆش هەرێمەکەم زۆر بەهێزتر بێت لەوەی کە ئێستا هەیە زۆر بەقووەتر بێت ئابوورەکەی زۆر بەهێزتر وانە بێت بەڵام ئەو خەلانە کە کراوە من و تۆ نەمان کردو خۆیان کردویانە خۆیان لە دەستوری عێراقیە ڕێگایان داوە کە کۆمەڵێشتر بەسەریانە بڕات ئەوەندەیان خەون بە پۆست و بە کورسیەکان و بە بەشە چەورەکەی بەغدا بینیوە ئەوەندە بیریان نەکردو کە ئەم دەقانەی دەستور لە ڕۆژێکی تردا کە لەوانەیە سەرۆک وەزیرانێکی تر وەزیرێکی داراییەکی جیاوازتر پەرلەمانێکی عێراقی نەوە دوای نەوەیەکی جیاوازتر عەقڵێتێکی تر
ڕۆحیەتێکی تر لە بەغدا هین بکات ئەم دەقەتە سوریانە هەمووی بێتە ئەلغام بۆ هەرێمی کوردستان و بۆ ئایندی هەرێمی کوردستان ئەبێ ڕوون بکرێتەوە بێ لە یاسا بچەسپێنرێت ئەبێ ئەوە بکرێ بەسەر یاسای نەوت و غاز ئەوایە پێداگریان بکردایە ئەوە یەک مانگ مقاتعی بەغدایان بکردای بێن تا ئەو یاسایە دەرنەچێ ئێمە ئامادەنین بێن بە حکومەتوانە چونکە مەسیری ئێمە لەسەر ئەمە وەساوەتەوە تا مۆزوع مالیەکان و استحقاقاتی مالیەکلان کردەوە یەک مانگ مقاتعیان کردای سەر کۆمار بابە تا بۆ خۆ لە برسە نامرد خۆ پارەی ئێرەشیانە برد لە بەغدا سەرفیانە کرد باتای لێرانە بیان تا یەک مانگ ئێمە ئەم شراکەتێکە دژ بە خەڵکی کوردستان و ئایندی کوردستان کەواتە ئەو هەڵانەیەش کە ئەکرێت و ئێستا ئەوە ئەوترێت ئەم قەوانە ئەدرێت بۆ ئستێلاکی مەحەلی وڵا هەر ئێمەکەمان لاوازە بێت و سەروەری هەرێمەکە تۆ کردو دەخۆ من نەم کردووە ئێوە کردوتانە ئێوە واتان کردو ئەم هەرێمە تا بێ لە بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە محکەمەی فیدرالی و ئەمانە هین بێ لەبەرەوەی خۆتان لە سوی گەورەتەنداوە و ئامادەش نین معالەجەی بکەن ینی نازم بۆ کەی هەڵەیەگرن باشە بەس ئەوەی کە بەرزوتت پێشت لە لیژنەی دارایی بوو ئێستا بەداهاتی هۆن مداهاتی سنوورەکان جوڵی بازرگانی زۆر بووە لەگەڵ ئێستا 300,000 بەرمیل ڕۆژانە بەرهەم دێنرێ شتێک ڕاستی عێراقەکە ناکرێت لە دەرەوەی بەغداش خۆیان موچەیەک تەرتیب بکەن ئەم کێشەیە بەتایبەتی پێویستنی بە بایکۆتی مامۆسایانە بێ چارەسەر بەدڵنیاتوان بەڵام یعنی تۆ سەیری ئەو عساب ساردەیەکە کەم دەسڵاتە هەیەی بەرامبەر بە موچەخۆری خۆی یعنی ئەمە توێژێکی کەم نییە زۆرینەی زۆری کۆمەلگای کوردستانە یعنی مامۆسا توێژێکی کەم نییە تۆ بەعدەد زۆرە وە بە پێگەیەکی گرنگ و گەورەیە چونکە ئەمە نەوە دوایەوە سەیریەوە کاڵێ مامۆستا 2 مانگ داوامی نەکرد من 2 مانگ خوێندنم فەوتە یعنی ئەمە لە زاکرەی هەمومانە بەڵێ یعنی تۆ سەیری ئەو عساب ساردی ئەم دەسڵاتەکە سەیری بێباکی ئەم دەسڵاتەکە سەیری ئیحتیمام نەدانی ئەم دەسڵاتەکە یعنی کاکە یعنی شتێکیان بۆ بکەم خۆ من ناڵێم جارێکی تر لێ بڕین و ئەمانە وەکۆی ئەو حیجاران کرا ئەم ئەوە نا بەڵام خۆ ئەتوانی تۆ ئەو پارەی کە هەتە سەرفی کەیت بیدێ بە لانی کە بیدێ بە و توێژانەی کە زۆر پێویستیان پێێتی ئەو قتاعانەی کە کۆمەلگا نابێ بۆ سێ لەسەر ینی بۆ نمونە ئێستا سەردەمی خوێندنە کاتی خوێندنە مەفروض نییە تۆ ڕێگا بدەی مامۆسا بێموچە بێت بۆ ئەوی بیانوویەکی هەبێ بۆ ئەوی نەڕوا بۆ ئەوەی نەکە کە بیانوویەکی حەقە تۆ موچی پێنادەی چوو بەچی بڕات هەر ئەسڵم چۆن سواری سیارە بێت و چۆن بنزین بۆ سیارەی بکرێت چۆن پارەی سیارە بدات کە تۆ موچی پێنادەی مامۆسایە خۆ ئیشێکی تری نییە خۆ بەقاول نییە خۆ ئەوە نییە یعنی ئاساب ساردەیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بەرامبەر بە هاوڵاتیەکانی زۆر کەم وێنەیە لە ئاسی عالەمە کەم وێنەیە ئێستا زیاتر بەیاخ بەکەرتی سەربازی دەدرێ نەک پەروەردە و تەندروستیەوەی کە پەیوەندی بە خزمەت و زارگشتی بەیاخ پێ نادرێت وڵات ئەو لەوێ تەوان بۆ ژیانی خۆیانە بۆ ڕیفاهەتی ژیانی خۆیان و دەوروبەر و دەست و پەیوەندەکانیان تۆ سەیری ژیانیان کات سەیری ئەوانیان کات مێرد ناڵێکە بینی 50 حمایە لە دەور ئەوانە کات تۆ سەیری ئەوکات دواتریش بۆ قۆ ئەمریکانی خۆیان وەک باست کرد بۆ هێزی بۆ جاسوسی و بۆ مخابراتی و بۆ ئەوانە و بێ و پلانگەڕی و بۆ ئەو مؤسساتە زەخمانەی کە هەیەە بەشێکی زۆری بۆ ئەڕوات هەروایش بۆ ینی بەردەوام هەروایش بۆ لە خەونی خەڵکانە بوون لە خەمی خەڵکانە بوون بۆ ئەوی ژیانیان باشکەن بۆیە ئەو داهاتش کە هەیە بەو شێوەیە جا شەراکەتیان هەیە لەگەڵ بازاڕەکەی تردا کە پێوترێک کردی ئەهلیەوەوانە لەگەڵ ئەوان شەراکەتیان هەیە کەواتە ژیانی ئەوان مسۆگەرە ینی کێشەیەکیان نییە 700 میلیارد نایە ساڵێک تاخیرە بێ 2 ساڵ تاخیرە بێ بەقەد و کە دەرزیەک تەسیر لە ژیان و گوزەران و ماشێنی سەروی حزبایەتی ناڵێم کادری داماوی خوارەوە ئەمانە ناڵێم بەڵام قیاداتی حزبەکان تەسیر ناکە باشە بەس ئەو باسی سەدەمی پەرلەمانتاریت کرد لە خولیەوە لە 2009 بوو ئەو کاتە یاسای بوجە ئێستا گەڕانەوە بۆ دواوە نییەوە چەند ساڵە یاسای بوجەشمان نییە نازانێت کوردستان یاسی بوجەنەوە ساڵانێکی دوور و درێژ یاسای چواردەوە نییە بڵێ نییە ئەوە خەریکە تقریبا نزیک بە 10 ساڵە بینەوە لە هەرێمی کوردستانە یاسای بوجە نییە پارە هەیە و داهات هەیە و ئەوانە هەیە خۆ دووشت هەبێ هەر هەبێت لە وڵاتێکدا لە هەر وڵاتێکدا بێت طبعا لە مؤسسەیەک شابێ هەبێت هەر مؤسسەیەک ئینی هەیە میزانی مراجعەی خۆی هەیە ئەبێ یاسای بوجە هەبێت و بێ حسابی ختامی هەبێت ئەم دوو خاڵە زۆر گرنگە حسابی ختامیەکە بۆی بزانانی ئەو یاسای چکە یاسای بوجە تەخمینیە تۆ تەخمینەکەی بۆ ئەو ساڵێکە دێت بەڵام حسابی ختامی ئەو نەفقاتی فعلی و حەقیقیە کە تۆ کردوتە لەو ماوەیە اینجا نەقص دێنێت یان زیادی هەیە بۆ بەرچاوت ڕوون بێ بۆ ساڵی داهاتوو چ کردێک و چ سێکتەرێک پڕەکەیت و ئەوانەکەیت لە هەرێمی کوردستان ئەمە نییە تا ئێستا نازانێت حتا شەریکانی دەسڵاتیش نازانن کە ئەم پارەیە کە هەیە و پارە هاتووە بەردەوام پارە هاتووە ڕاستە لەوانەیە مانگە 2 مانگ تاخیر بێتەوە بەڵام پارە هاتوو داهاتی ناخۆش هەبووە منطقیتیان نییە تۆ پەرلەمانەکەت نەزانێت و لایەنی بەشداربووەکانی حزبەکان و ئەوانش نەزانن و هاوڵاتیانی کوردستانیش نەزانن کە بە فعلی داهاتەکان چەندەوە ئەم داهاتانش ئەگەر فلسێکە
یا ملیارێکە چۆن سەرفەکرێت وەکی ئەو مافی سەرفکردنی داوە هەیە حەق ئامر بەسەرف کێ لێرانە جاران پەرلەمان بوو کە بڕیارێدا بوجەکان و سێکتەرەکانی دابەشەکرد ئێستا کێ ینی کە پەرلەمانیەوە ساڵێک چەند مایەکە نەماوە خۆ پێشتر پەرلەمان هەبوو باش بەس سەبارەت بە بڵین ڕۆڵی حکوومەت ئێستا ئەگەر موچە وەکو پێویست دابینەکە ئەو کارە بە حاڵی دەبینێن زۆربەی خزمەتگوزاری فەشەلی هێناوە بە زیعلان نەکرێ هەنی ڕۆڵی چی ئێستا بۆ نمونە ئەو کارتی پەروەردەیە لەم سنوورە ڕوبەڕووی مەترسی بۆتەوە ئەزانی من لە چاوپێکوتنێکە بە ئاماژەم بەوە داوتم ئەگەر ینی ئەگەر ئەم هەرێمە ئەم حکوومەتە هەڵبژاردن نەکات ساڵی داهاتوو لە کاتی هەڵبژاردن نەکات مەفروض وایە محکمەی باڵای فیدرالی عێراقی کە محکمەیەکی قانونیە و فیدرالیە برێرێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانی دا چکە حکوومەتێکە ناتوانێت هەڵبژاردن بکات حکوومەتەکە ناتوانێت هەڵبژاردن بکاتەوە بە دلیلی ئەوەی کە پەرلەمانی بەناشرعی تەمەنی درێژ کردەوە و نایکاتەوە نە پارێزگاکانەکانە پەرلەمانەکە مەفروض وایە خودی حکوومەتەکەین کە بەڵام لە ئێستادا لە ڕاستیدا نەکار هەڵبژاردن لەوانەیە بۆ خەڵکی کوردستان بۆ هەموو کەسێک بۆ هەموو ئینسانێک طبعاً قوتەکەی لا مهمە يعني ضرورات هي كماليات هي تقريبا برلمان وهالبجاردون انا خليك وكو كمالياتي اللي ديت چونك جوبا نتائج هالبجاردون ولو انا نادن اي تو ضرورات كان شيء ضرورات كان معيشته جيانا وني موتشي اواني اي حكومتي كانت واني اما دابين بكات المفروض هي حكومتك وتايب هي بيت يعني مفروض وايا طبعا اما بكفري دانيا لا يا خويان باس والله منظومه كردایەتی ئەمە بە کوفردانن پێی وایە ئەم قسەی واتە کۆتایی هەنئاتن بە هەرێمەکە کۆتایی تۆ خۆت خەریکە کۆتایی پێدێری تۆ خۆت هەرێمەکە تا هاتووە تۆ نیوەی ئەوەی کەرکووک و ئەمانە تۆ بەسەر میلەتەکە بەسەر کەرکووک و کەرکووکیەکان و ئانەتە هێنا و وات کرد کە بەشێکی زۆر لە خاکی کوردستان بڕۆ بە فیڕۆ دوای ئەم هەموو ساڵە بە فیڕۆ بڕۆ سیستەمی ئابووری سەر بە خۆت فەشەلی هێنا مۆزوعی نەوتەکەت فەشەلینە یعنی تۆ ئەمان کە ئەڵێم خۆت ینی ئەم دەسڵاتە فاشلە هەموو ئەم هەنگاوانی کردو لە هەمووشە شکستی هێناوە بۆیە ناتوانێت بە من و تۆ بڵێ وڵا کاکە ئەمە ئێوە سەروەری هەرێمەکاتانەوە ئەم هەرێمەش نامێنێت بۆ دادگای فدرالی بڕێ نا من ئەم هەرێمە دەبێت بمێنێت و ئەم هەرێمە مافی دەستوری خۆیە خەڵکی کوردستان كامل ماف و حقوقێکی هەیە چۆن لە 2023 لەگەڵ لە یەکەم شەراکەتە لەگەڵ عێراق هەبووە ئەبێ بمێنێت و زیاتر بێ ئەوەی کە نەمێنێت هەرێمەکە و سەروەری و ئەوانەی نییە نەمێنێ ئەم دەسڵاتە فاشلەیە ئەم دەسڵاتە کە ناتوانێت خەڵکی بەخێوکە لە هەموو شوێنەکە معیل هەیە ئەگەر معیلەکە نەیتوانی فەشەلی هێنا ئەو کاتە دەوڵەتە بێ بڕیار بدات کێ معیلە بێت خۆ بەزانینە چییە ئێستا بەرپرسانی هەرێم کە سەیران دەکەی سەیری لێدوانەکانیان سەیری کۆنفرانسەکانیان دەکەی ئەو خۆ بەزانینە چییە و هەموو وڵای بۆیان چۆتە سەر بۆیان چۆتە سەر ینی ئەمە هەموو مەساتانیان بەسەر خەڵکا هێناوە ینی تا ئێساکە نبینی ناڕازایەتێکی زۆر ئەو ناڕازایەتێکی تند کە هەموو عەرشەکان بلەرزێنێتوانە نبیندیت ئۆپۆزیسیۆنێکی زۆر لاواز هەیە جارێکە پەرلەمانت نییە ئەم ئۆپۆزیسیۆن تەبعاً ئۆپۆزیسیۆن بەقووتە لەناو شەقامە لە ناوینە ئەوانە بەڵام لە پەرلەمانە ئەو حزوڕەی نییە وەکۆی لە 2009 بوو وەکۆی لە 2013 بوو بەتایبەت لە 2009 بۆ 2013 کە فترەی مانگی باش بڵێ ینی کە تۆ مؤسسەی تەشریعیت نەبێت کە ڕقابە بێت ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لەو مؤسسە تەشریعیە نەبێت کە بتوانێت ئەوە بکات بۆیان چۆتە سەر ینی و ئەو دابەشبوونی کوردستان لەو دابەشبوونی کوردستان تەبعاً ئەمە کاریگەریکی زۆری هەیە لەوەی کە ناڕەزایەتەکانیش دابەش بن ناڕەزایەتەکان سنوورێک بگرێت سنوورێکی تر نەبێت هێزی بەتەنیا باشتر ئاسانتر بوو گۆڕانکاری یەک حزب یەک حزب یەک حکومەتی یەکگرتوو بووە لە کوردستانە و یەک هێزی چەکدار بووە زۆر گرنگە بوو چکە ئەو کاتە هێزی چەکداریش بەشێکە لە خەڵکو و ئەوانیش ئەبێ موچە وەرگرن ئەو کاتە باشتر ئەتوانرانکە بەڵام تۆ سیرکە ئەمانە بۆ نمونە ساڵانێکە سەرباری هەموو فشارێکی ئەمریکا و غەرب و ئەمانەکە سەر هێزی چەکدار یەک ناخن بۆچی یەکی ناخن بە ئاسانیتوان ئەتوان یەکی خن و هەمووشیان ئەڵێ ما یەکی خین من تۆ ڕێگەمان گرتەوە یەکنە نا ڕاست نییە یەکی ناخن لەبەرەوەی هەر یەکیان ئەوێ بیلیشایەکی تایبەتی خۆی هەبێت بەکاری بێنێت هێزی چەکداری حزب بێت هێزێکی عقائیدی بێت هێزی یەکێتیە و لەوێش هێزی پارتیە کە بوو بە هێزێکی نیشتیمانی و یەکگرتو و ئەرکانی خۆی هەبوو ئەوانەیە هەبوو و وردە وردە خەڵکی بێلایەن و ئەمانە شوێناو و ئەساتەکانیەوە ئەو کاتە ناکەن تۆ یەک کارمەندی باڵای ئاسایی شەبینی لەم سەری کوردستان بۆ سەری کوردستان وەلای حزبی نەبێت سەر بە حزب نەبێت حزب داین نابێت ممکنە حزب داین نابێت یا فەرماندەیەکان ممکنە ئەگەر حزب ڕازی نەبێت کەسێک لە پۆستێکی عسکەریا دانرێت بۆی بەستۆ هێزی پێشبەرگەیەک ناخن ئاسایش یەک ناخن سێکتەر
سێکتەرەکانی تر یەک ناخەن چونکە ئەمە پەرتکردنی ناڕازایەکانەوە پەرتکردنی ئۆپۆزیسیۆنیش لە هەرێمی کوردستانە بەو شێوە هەرێکە ئەقتاعیەکی خۆی هەیە بۆ چۆتە سەر وەزیر پێشمەرگەش گەڕابەوە هیچ لە دۆخەکە دەگۆڕێ ئەوەی کە پێویستەوەی هێزی پێشمەرگە نانە یەک ناگرێتەوە هێزی پێشمەرگەش بگرێت یەک بگرێتەوە زۆر شکریە بێت لەوانەیە هەر بۆ ڕازیکردنی دڵی ئەوانە کە مەرجیان داناوە و فشاریان خستو ئەوانیان خستۆ دیارە فشارەکانیان زۆر جدی نیە جدی بۆ شتێکی تریان نەکرد هیچیان پێ ناکرێت نایەنەوێت چونکە ئەمە کوتێکی بەدەستەوە بێت ئەم حیزبانەیان کوتێکیان بەدەستێ بەرامبەر بە خەڵک ئەمە ئەوەیە یعنی تۆ بۆ سەر لە مصر ئەوەی کە خۆپیشاندانەکانی یەکلا کردەوە خەڵک هەمووی لەسەر شەقام بوو بەڵام ئەگەر سوپا دوا بڕیاری نەدایەوە نەکەوتایە پاڵی خەڵک مەزبە هەڕوێدا و لەوانەیە ناڕزایەتەکان ساڵ و ئەوانە بەردەوام بۆ یا سەرکوتیش بکرای ئەسڵەن بڵێ لە تونسا ئەگەر ڕێعاسی ئەرکانی تونسی هێزی ئین بڕیاری نەدایە کە ئەم سەرۆکەتر بڕات و نابێ بگەڕێتەوە ئەمانە کێشەکان بەردەوام ئیتیفاقی کرابێ لە ئیتیفاقی بینی پارتی ویکێتێکی ئێستا جۆرێگەنی باز لە کۆبوونەوە دەکەن بە قسەی خۆیان کۆبوونەوەکانیان هەیە و بەرەو پێشچوونێکی لە کۆبوونەوەکانیان لەبارەی ئیدارەدانی حکومڕانی وڵاوە 20 ساڵ هەر بەرەو پێشچوونە هەر نظریی سانتیمەترەکە ئەڵێم یعنی ئەم پێشوونە سانتیمەترێکی ڕۆژ تا هەر جار هەر کۆبوونەوەیەک ئێستا وایە ئەمیالیان بڕێ ئەو کۆبوونەوە پێ هیچ ئیتیفاقی بۆ دوای هەڵبژارنی پەرلەمانی کوردستان ئەمە زانین وەکو دوو ملاکم وان یعنی هەرە بێ شەڕ بکەن لەگەڵ یەکە بۆ بەیەکیش نایەنکرێت کە ماندۆ بنەبێ باوشکن بە یەکە کە یەکیان ناتوانێت ئەوەکی تر بخاتە عەرزە بێت باوشکن بە یەکە بۆی حەکەمەکە بێت لە بینە دووریان خاتەوە بە یەکتریان ناکرێت یەکیتی پارتی ئەدەواتی احتیاطی یەکترن بڕغەکانیان بۆ یەکتریە بێت بە یەکتر نایەنکرێت و ئەم سیستەمە سەقەتە هەردووگیان دایانی هێناوە بە هەردووکیان بەو شێوەی دارێتێ ئەم سیستەمە بێ کۆتایی پێ بێت ئەم مەنزوم و ئەم فۆرمە لە حزبایەتی و لە حکوومەت ئەوانە بە کۆتایی پێ بێت کۆتایی پێ بێت تەمەنی ئەمانش لەگەڵی کۆتایی پێ بۆیە پێویستیان بە یەکترە باش سەبەر هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان پێ دوایە لە مانگی دوی ساڵی داهاتوو بکرێ یاخود هەوڵ هەیە بۆ دواخستنشی ئەو سکاڵەکانی دادگای فدرالیش هەیە چی چاوەڕێ دەکرێت خۆی ئەو سکاڵانش هەر بۆ بەبستی دواخستنەکەیت یعنی هیچ حکومەتێکیتیانی جاران کێشێکێ بوو خۆ ئەمە ئەسڵ لەمە بداعی یەکێتیە بڵێ بڵێ ئەم دڵ فراوانیە لە پێدانی کورسی کۆتا ینی ئەمە کاتی خۆی یەکێتی خۆی ئەم ئەبداعی کردووە و پێشکەشی پارتی کردو بەس بۆی پۆستەکانی بەغدا مسۆگەر بکات لەگەڵ کاک مەسعودە ئەمە هەر بیانوویەکە بۆی نەکە ینی ئەو کۆتا داماوانە چی کێشەیەک دروستەکەن و وا پێشبین دەکرێت بڵێن کۆتای تورکمان لە بەرەوەی لە عێراقنی لە کوردستانیش نەمێنێ یاخود ئەگەر کورسی کۆتا نەمێنێ هاو کێشەی هێز لە کوردستان بگۆڕێ زۆرینەی ناو پەرلەمان نەخشە سیاسەکەی ئەو کێشە بە کۆتا ناگۆڕێ ئەو کێشە بە بوونی هێزێکی ئۆپۆزیسیۆنی بەهێز بەوەی کە شەقاب بەوەی کە خەڵکی ناڕازی بڕوا دەنگ بدات و لیستی تر سەر بخات لیستێک لە دەرەوەی یەکێتی و پارتی و ئەم مەنزومە حاکمەی فاشلەی کوردستانە لیستی تر بڕاتە پێشەوە زۆری نەبێرن لە پەرلەمان ئەو کاتە بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆر کۆتا کێشە نیە خۆی کۆتا ئەسڵ حکومەتەکەی کۆتا بۆ ئەوانەیە کە ناتوانن بڕۆنە پەرلەمانەوە خۆ ئەگەر پێکهاتەیەک لە کوردستانە لە عێراق توانای چوونە پەرلەمانی هەبوو پێویستی بە کۆتانی ئەو کاتە ینی تورکمان پێویستی بە کۆتانە بەبێ کۆتا بتوانێت 5 کورسی دێنێ دە کورسی دێنێ 15 دێنێ پیرۆزی بێت ینی ئەو کاتە پێویست بە بەڵام ئەگەر تورکمان ڕێژەکەی لە ئاسیاکا بێت کە نتوانێت بە هەڵبژارد بڕەوە مافی خۆیەتی شکوانش هاوڵاتی کوردستانن مەسیحی هاوڵاتی کوردستانە بێ ئەو کاتە تۆ بە کۆتا بۆ حساب بێ مەسەرن بۆ ژن کە کۆتادانرێت لە بەرەوەی کۆمەلگاکە لە ئاسێکدایەکە ئەو دەنگ نادا بژن ناچارە بیت کە ڕێژەیەک دانێ بۆەوەی ئافرەت حزوری هەبێت لە پەرلەمانەوە کاریگەری هەبێت ئەمەش هەر بەو شێوەیە بەڵام ئەوەی کە باسی یەکەن لە ڕاستیدا جگە لە بیان و هیچی تر نییە کردنی بە بازنەکانەوەمانە نام کۆمسیۆنی عێراق زۆر جدیە لە ئەنجامدانی هەڵبژاردنەکە خۆ سێ فاکتەر هەیە یەکەم کۆمسیۆنی عێراق کۆمسیۆنێکی بەهێزە تاقیکردنەوەی هەیە خۆیان وتوانە هەڵبژاردننی کوردستان بە نسبەت ئێمە وەکو زەڵاتەوەیە چکەمە لە عێراق کردوانە سێ پارێزگا چ کێشەیەکە بۆ ئێمە و لە هەموو عێراق بەم سێ پارێزگا شۆی عێراقیان کردو بۆ بازە بچوو بچووکانەشەوە کێشە دروستکەن بۆ نیزامی انتخاباتێکە بۆ عملیاتی خشتی ئەوەی دارنێ بۆ انتخابات ئەزانی چۆنە وەڵام مەگەر بەهێزی چەکدار ئەوانە ڕێگانە دەن کە سندوقی انتخابات دانرێت من هەڕەشێکی واشم بیستۆکە گوایە وئیلا هیچ بیانویەک نییە تۆ سیرکە یەکەم وەک باسم کرد کۆمسیۆنێکی بەهێزەیە دوو لە کوردستانە پەرلەمان نیە ئێساکە ینی کە تۆ
پەرلەمان نەبوو مفروض حکومەتیش نەمێنێت یعنی نابێ فراغی تەشریعی هەبێت کاربڕێکەر بۆ چەندە بۆ نموناگەر هەیە نابێ کاربڕێکەرش لە کاتێکایە کە پەرلەمان هەیە یعنی لە کاتێکایە کە پەرلەمان هەیە ئەبێ حکومەتی کاربڕێکەر هەبێت بەڵام کە تۆ پەرلەمانت ینی پەرلەمان پێش ئەوەی پەرلەمانێک کۆتایی بێت 2 مانگ پێشەوە بێ هەڵبژاردنت کردوێت یا مانگی پێشەوە هەڵبژاردنت کرد بۆی ئەو ڕۆژەی پەرلەمانی تر ئەم پەرلەمانەی کە ئێستا هەیە ئەو ڕۆژەی کە ڕاخوا حافزیەکە بە بەیانەکەی پەرلەمانەکەی تر چکە نابێ فراغێ بێت ڕێکەری بۆ هەڵبژاردنەکە ئەنجامەکان پەسەند دەکەن یعنی ئەمە شتێکی ئەنتیکەیە چۆن حکومەتی جارێت تۆ ئەم حکومەتەی کێ ڕقابێ متمانەی لێسێنێتەوە نیە ساڵێک زیاترە بەپێی محکەمە بڵێ ساڵێکی کاربڕێکەرە بەڵام کاربڕێکەر نییە زەوتکەری دەسڵاتە ئەمە پێ ناوترێ کاربڕێکەر مانگێکە 2 مانگەوانەیە دوایەوە ینی زۆر ئاساییە کە حکومەت ینی کێشە هەبێت لە دروستکردنی حکومەت ینی فراغی حکومەتی زۆر ئاسایە بەڵام فراغی پەرلەمانی طبیعی نییە لە سیستەمێکە کە خۆی بە سیستەمی دیموکراسی زایێت ئەمەیەکە لە نیشانەکانیەتی کە کوردستان چ دیموکراتێکی تایە ئەنجومەنی پارێزگایتیان نییە هەڵۆشێرات و پەرلەمانیتیانی هەڵۆشانێت و مێشمیوانی نییە باشە بەس تقریبان شەشخولەکێکمان ماوە چی ڕوودەدا ئەگەر بۆ نمونە هەڵبژاردنە کرد لە 25 شوباتی ساڵی داهاتوو هەندێک سیناریۆ باز دەکرێت گوایە لەسەر سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر سەرۆکی هەرێم حکوومەتی کاربڕێکەر چاوەڕێ هیچ دەکرێت ئەگەر بۆ نمونە هەڵبژاردنەکە نەکرێت لە هەڵبژاردنەکەرەکرێت بە دڵنیاییەوە بەڵام احتیمال هەیە بەم بیانوەمانە وا بکەن چەند مانگێک تاخیریکەن هەرچەند کۆمسیۆن عزمی جەزمە لەوەی کە لە کاتی خۆیان بکرێ و وەک باسی شیەکەن من ڕۆژانە گوێرە تەسریحەکانی نەگرم کاڵێ ئێمە هەموو ئامادەکاریەکمانێ تەنها چاپکردن و ئەو شتانە ماوە کە ئەویش کارێکی زۆر قورس نییە بەڵام لەوانەیە بیانوویەک هەبێت ئەگەر یاساکە دەستکاریەکی بکرێ شتێک هەبێت بۆ مانگێک 2 مانگ دوای خۆن بەڵام ئەجندەی کۆمسیۆنە ڕاتە پێشەوە لە حاڵەتێکی ئاوها ینی دواخستنیەک بەو شێوەیە خودی حکومەتەکە کۆ دەژێت پرسیارەوە یعنی زین چۆنە ئەو کاتە مەسەلەکە لە دەستی سوودانی و لە دەستی مالکی و لە دەستی کێ و حەلبوسی ئەوانە نییە ئەو کاتە محکەمەی بینە ئەگەر هێزە سیاسەکانی تر یا کەسایەتەکان یا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی جورئەتی ئەوە بکەن ئەو کاتە ڕوان لە دادگای باڵای فیدرالی چۆن لەسەر پەرلەمان کردیان لەسەر خودی حکومەتەکەی دەکەن کە ئەم حکومەتە هیچ وینێکی نییە ینی با بڵێن هیچ غیتائێکی شەرعی و قانونی نییە چۆن پارە ئەگەر غیتائی نەبوو تەزەخم دروست بێت مەسەڵەن پارە ئەگەر غیتائێکی لە پشتەوە نەبێت حسابی فلسێکی بۆ کرد ملیارێکی حسابی فلسێکی بۆ کرد حکومەتیش ئەگەر خدایەکی شەرعی تەشریعی لە پشتەوە نەبێت پەرلەمانێک نەبێت کە ڕەقیب و حەسیبێ بەسەریەوە ئەو حکومەتێکی باتڵە ئەو کاتە محکمەی فیدرالی بڕیارەدا کە ئەم حکومەتە نابێت بمێنێت ئەگەر لە گریمانێک نەکرێ پێشاتی مەترسیدار هەیە هەرەوەی بۆ ئەوان مەترسیە بۆ خەڵکی کوردستان مەترسیدارەوەی کە بڵێن قەوارەکردن قەوارە ئەمێنەیە قەوارە بەردەوام ئەمێنێت ئەمان زانیشیان کردووە ئەمە ملەتیان لاداوە لە معادلەکە ملەتی کوردستان و خەڵکی کوردستان و ملەتی کوردیان لاداوە حزبیان داناوە کە ئەڵێ قەوارە و پێڵێ یەکێتی پارتی کاکە قەوارە خەڵکی کوردستانە نیە هەرێمی کوردستانە ملەتەکەیە قەوارە ئەو مافانی تۆیت کە لە دەستور و پێش دەستور و دەیان ساڵتر خەباتت بۆ کردووە شەیدت بۆ داوانە دوات تۆ مەوزوع ئەم کێشانەی کە تا ئێستا دروست بوون لە پەرلەمان و لە هەڵۆشاندنەوەی ئەنجومەنی پارێزگا و چیوانە فشار بۆ سەر دەسەڵات لە کوردستانە کە دەسەڵاتێکی مختصبە فشار نەبوو بەسەر خەڵکی کوردستان هیچ کێشەیەکی بۆ خەڵکی کوردستان دروست نەکرد بۆ ئەبێ جیاوازی بکەین یەکێتی پارتی ئەیانەوێ جیاوازی نەکرێت لە بینی خۆیان لەگەڵ ملەتە ینی جۆرێک لە تەماهییان کردووە ملەتیان لاداوە لە معادلەکە خۆیان لە شوێنی داناوە بۆیە هەر قسەیەکە ئەکرێ پەنابێ بۆ محکەمەی فیدرالی ئەلێ کاکەمە لە هەرێمەکە و لە شکۆی هەرێمەکەوتەوە ئەی خەبات و شەیدمانداوانت بابە شەیدراوە بۆی ئەم هەرێمە سەربەرزانە بژی خەڵکەکەی سەربەرزانە بژی تۆ نایڵی تۆ ڕێگری هەبێت تۆ نەمینی یەکێتی پارتی هەر ئێستا فەرزن لە معادلەی سیاسی یەکێتی پارتی ئاوا هەڵگریت ملەتەکە هەرێمێنێت کاکە ئەندامەکانی یەکێتی و پارتیش هەرێمێنن سەرکردەکانی یەکێتی پارتیش لە وڵاتە هەرێمێنن و ئەم هەرێمەش وەکو کیانێک هەرێمێنێت ئەگەر نەشێتە پێشەوە کە من دڵنیام بەبێ یەکێتی پارتی هەرێمی کوردستان زۆر گەشاکە زۆر باشتری شێتە پێشەوە بەڵام ئەگەر نەشێتە پێشەوە وەکو سامێنێت ئەوان هەرێمی کوردستانی وەستاندووە لە پێشکەوتن و بەدڵنیاییەوە ئەوان مختصمی دەسڵاتن
هو ببینین يعني سلطه تشريعيه سلطه شرعيه اسا نيه لبشتيانو وانا من بيمانيه لتاريخي ام منطقيه دصلاتي كتري خراب وحكمتي كتري خرابي وكو ام حكمتي هريمي كردستان وجودي هبوبيت يعني اوندا الوزا باشترين كسايتي ام ولاتا بخرنا او سيستم ويرانيه كاتنيه لولي بقولين لولي ادات بوي كوي سيستمك يعني كوي منظومه حزبي ومنظومه حكومتي منظومه كيفاش باش سبارت برياركان دادگای فدرالی جگل لهرم لسر حل بوستی شب وکو لاندامتی خصنی پارلمان امروز سکالا کبو لفرمانگی حزب کان سکالا تومار کرابوی حزب کی حل بوستی هر بوشین ریتو بپاسای پیوندی لگل گریبس کی ولا کمپانیا ک لوبی اسرائیلی پشگیری دکات بو بانگش یال بجارن پێدوایە هەنگاوی تربن یاخود ئەو پامی تێدا بە حیزبەکانی کوردستان پێم تێدا لەبەرەوەی ئەو محکمەیەکی شەرعیە محکمەیەکی دەستوریە محکمەیەکی ئوسوڵ ڕاستە بەگوێرەی بڕیارەکانی سیاسی بەگوێرەی مادەی دەستور دانراوە بەڵام بەگوێرەی قانون دانراوە قانونی دەرکراوە کاتی خۆی 2005 قانونی ژمارە 30 دواتری هەموار کراوەتەوە بە قانونی 25 ساڵی 2021 هینێکی ئەوەیە و بڕیارەکانیشی قاتەعا و هیچ مجالی مناقشەکردن و ئەوانەی تێدا نییە بەدڵنیاییشەوە ینی بڕیارەدا دوای ئەوەش ئەمانە ئەوەکو باسم کرد ئەم منظومەی یەکێتی پارتیە کە باسی محکمەی فدرالیەکەن وەکەوەی کە ئەمە شەو ڕۆژ ئیشی نەبێ بەس خەریکی هەرێمی کوردستان بێت کاکە و سەدان بڕیاری دەرکردووە لەم سەدان بڕیارە لەوانەیە دە بڕیاری علاقەی بە هەرێمی کوردستانە بێت ڕۆژ نییە و محکمەیە بڕیارێک دەرنەکاوی نەکات سەدان بڕیاری دەرکردووە تا ئێستاکە تۆ پێت وابێ ئەم محکمەیە لە کەمینایە بۆ دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و ئەوانە ئەو محکمە بەگوێرەی دەستوری ئیشەکە ئەگەر تۆ دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە دەستورە تەثبیت کردووە ترس نییە ترسد لە 100 محکمەی تر نییە شکەوت محکمەیەکی دەستوریە بەگوێرەی دەقەکانی دەستور ڕاوی بڕیارەکانە داتوانەکە لە لەو چوارچێوەیە کات بۆ زۆر خاتری هەرێمیشی گرتووە یعنی بۆ منە هەڵۆشانەوەی پەرلەمان بڕوات هەبێ هەڵۆشانەوەی پەرلەمان بدایە بە قانونیەک ئەوەی مەسائلەکان تەواوەکەن و ڕۆژێ داوامەکەن و ڕۆژ داوام ناکەن بدایە بە ئەوش ئەیزانی کە ئەم پەرلەمانێکی ناشرعیە هیچ پەرلەمانی ناتوانێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە پێویستی بە ڕۆژێک پێویستی بە چەند سەعاتێکە مداوەلات و بڕیار بدەیت کە ئەم پەرلەمانە شەرعی نییە و تۆ بەڵام ئەم محکمە 4-5 مانگ مناقشەی کرد 4-5 مانگ بواری بدا بە هەموو لایەنەکان قسە بکەوانە بکەن ینی محکمەکە دڵفراوانێکی گەورەی پێشانداوە بەڵام من بە محکمەیەکی دوش بە هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان نازانم کوردیشی تیادایە کاکە نێرەی کوردی دوی پارتی یەکێتێک ماوسمەوەی ینی ئەم بڕیارەی کە ئێستا فشارێکی لەسەر حەلبوسی لەسەر حیزبەکەی بۆ ڕۆژانەوە پێشبین دەکرێت لە داهاتوو بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێم حیزبەکانیش ینی ئەگەر ساڵات تۆمار بکرێت و فشاریان لێ بکەن بڵێ ئەوان ڕێگرن لەوەی کە هەڵبژاردن نەکرێت یەکێتی پارتی ڕێگر لەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان نەبێت لە کوردستانە ڕێگر لەوەی کە پەرلەمان لە کوردستانە نەبێت ئەوانیان هێشتووە کۆمیسیۆن ژێردەسی ئەوانە بۆ نیانهێشتووە ئەوان ڕێگرن لەوەی کە کۆمیسیۆن نییە ئەوان ڕێگرن لەوەی کە زۆر مەسائلی تروانە ئەوان ڕێگرن لە بەردەمەوەی کە موچەی خەڵکی کوردستان نەدرێت و خەڵک بێ موچە بێت و ئەوانە و پەیوەندیەکی زۆر مەشروعیان لەگەڵ دەوڵەتەکانی دەوروبەر و ئەوانە هەیە و لەگەڵ هەندێک لە ئەطرافەکان کە لایەن کۆمەلگای نێودەوڵەتیە لە لیستی ڕەشن ئەمانە هەمووی واردە سبەینێ بکرێت بە مەلەفێکی گەورە و لە دادگای فیدرالی لە هەر شوێنەکە ئیش لەسەر ماسوون لە داهات چاوەڕێ دەکرێت بۆ کار بکەن چاوەڕێکرێ زۆر قال لە پەرلەمانەکە کرێن ئەو پەرلەمانێکی هەڵۆشانەوە محکمەکە پەرلەمانێکی بە قەولی زل و زەمەنەی هەڵۆشاندەوە بە نوکە ئەو ڕوبەری پێشاتە بن و دەسەڵاتدارانی هەرێم وەڵی جا ئەمان هەموو جارێک تووشی سەڵمەتێن ینی ئەوەندە غرورەکان خۆت گوتت ئەوەندە غرورەکان بەرزەوە ئەوەندە پیان وایە کە جومگەکان هەمووی لە ژێر دەستیەوەوانە ینی هەروەکو چۆن کاتی خۆی هتلێرەکانی و کێی تریش و سەدامیەکان و ئەمانە خۆیان دانابوو بۆ سەدان ساڵ حکومڕانیوانە و لە پرێکا ئەوە نەزانی ڕۆیشتن باڵیان کردەوەی سەر باسیشان نەماوە ئەمانیش لە غرورێکی گەورە نامێنن یاخوازم سپاس دەکەم دوای خێر دوعاکەین هەموومان دوعای خێرن ان شاء الله می پیاوچاکان سپاس دەکەین کارناسمان دەمان کە سپاسیان لە دەبوون دەکەن سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ